ئینسان کە دیمەنە نابینی یانی نزانانی چ بکات بەخۆی لە تاوان. 30 ساڵە لێرە لە کوێستانی چیکان لە گوندی ئازادی مەڕووبزن بەخێو دەکەن. ئێستاش دنیا تیارە لێدایە و بەڕاستی ماڵەکەی وێران کردینە و ئەوی هەبوو نەبوو ئەمڕۆی ینی ماڵی مەکاول و کاکومەت ینی بۆ میلەت بۆ نوعی بەخێوەکرێت کاکە دەبڵێ لیان قەومەیە. ئەوان بژێوی ژیانیان لەسەر ئاژەڵداریە، بەڵام فڕۆکە جەنجەکانی تورکیا بەری ڕەنج و ماندووبوونی 30 ساڵی بەدوو موشک کۆتایی پێهێنان مەڕ و بزنەکانیان لەگەڵ خۆڵ تێکەڵ بوون. خاوەن ئاژەڵەکانیش دەڵێن هیچ کاتێک پەکەکان نەهاتۆتە ئەو شوێنە تاوەکو ئەوە بکەنە بیان و بۆ لێدانیان. لە کاتێکیشدا داوا لە حکوومەت دەکەن قەرەبوویان بکاتەوە کە هیچ بەرپرسێکی ئیداری قەزای چۆمان سەردانی نەکردوون و بەهانایەنەوە نەچوون. دوای نیوەڕۆ ئەم شوێنەی کردە ئامانز بردومانی کرد. هیچ بوونی شوێنەواری پەکە و شتیوانە بۆ لەو مەتیقەیە ئێرە تویەکەوە ئاوەدان بووە و هەروە 100 مەتر جەزادەی هامڵتۆن نزیکە ئێرە ئەم شوێنە کردە ئامانز و بردومان و خاپوری کرد و مەڕ و ماڵاتەکە هەمووی لەناو برد. تقریبا 16 بە 12 بوو هەر بەس عسارەکە بەد حاڵێ ئەو عساری بە سندەی پەنەڵی کرابوو بێزگە لە دوو هۆڵی دوو هۆڵی دەبەهشت بوون ئەو ئەو عسار هەموو شتێ هیچی نەمایە ئەو مەڕانای ئەو حیوانیان دیارن هەموو لە بنەوە ئاسڵانە بوو هینای نەدەرێ ئەوەی لێرە بووە لەو عسارێ بۆ هیچی دیاری ئاساریشی دیارن هیچ ئێرە شوێنەشی وەنی بڵێ عسکەری بی پاشەوەی دوو پاگەی گەورەی لێرەوە پێشمەرگەی لێرە ئەو پاگەی گرمەدان ئەوە بەردەزەر ئەو سەر بەردەزەردیەوە مەقری پێشمەرگەی لێ ئێرە هیچ منتیقەی وەی نەپەکەی بێتێ باشەوە بە خۆم عەدەل لێرەینە. لە بردومانەکەی دوێنەی تورکیا لە کوێستانی چیکان لە دەڤەری باڵەکایەتی 482 سەر ئاژەڵ لە مەڕ و بزن و بەرەغبەر کەوتون و خانوەکەیان بەسەردا خاپور کراوە و بەشێکیان هەر شوێنەواریان نەماوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێویستە حکوومەت بێتە سەرخەت ناکرێت تەنها بەیاننامەیەکی شەرمنانە دەرکەن کە زۆر جار بەیان نامەش دەرناکەن. ئەمە پێمانەڵێ کە ئێمە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان و لە ناو سنتەری قەزای چۆمان و باڵەکایەتیش لام بێ لە ژیانی خۆیان تەمین بن. ئەمە پێمانەڵێ هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێم هەڵوێستە شەرمنانە بێ. ئەمە دیاری وەزیری دەرەوەی تورکیا بوو کە دواسەردانی بۆ ئێرە کرد. حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە ئەبێ هەرسێ سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی رێم سەرۆکایەتی حکوومەت هەڵوێستی جدیان هەبێ و بێ سنوورێک بۆم دەست درێژیاندان ناکرێ وەکو ساڵان هەرێمی کوردستان و حکوومەت بەیاننامەیەکی شەرمنانە دەرکا و ئیدانەیە کرد ئەمە بە ئیدانە تەواو نابێ. ئەم شوێنە کەوە ئاجەڵی تیادا بەخێو دەکرا بژێوی ژیانی دوو خێزانی دابین دەکرد. ماوەی 30 ساڵە لێرە ئەم هاوڵاتیانە ئاژەڵدارن بەڵام فڕۆکە جەنجەکانی تورکیا ئەم ناوچەیان بردومان کرد و لە ئێستادا ئەم دوو خێزانە بەبێ بژێ و ماونێتەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.